ئەنی من دائیمەن بیر لە کەسایەتی ئەوە کەمەوە نمونەی ئەو کەم بوو کەسایەتێکی زۆر زۆر نەرمونیانی هەبوو لە ژیانمان نەمبینیەوە تووڕە بێ بۆ یەک جاریش چەند لێشی تووڕە ببوونا یعنی یەکێک شتێکی بەدڵ نەبوایە بۆ نەڕەکەی بەدڵ نەبوایە دا ئەنیشگوێ لێ ئەگەر تا تەواو بوو کە داوا بوو دەسێ خسە سەرشانی و بزەیەکێک کرد و ئەنجا بۆی شیە کردەوە بۆ من لەسەر و فکرێن بۆ من ئەو ڕەئەم هەیە بۆ ئەوە وای لێ ئەکردی بۆ کەسایەتی نەرمونیانە قەنەعەتی پێ کردی ئەو کەسەی یەکسەر وا لێ ئەکرد پەشیمانە بێەوە کاتێ بە تایبەتی جاران کاتێک کە یەکێک لێ خوشکی یا برایەکی لە خۆی بچووکتری هەبوایە حەزێک کرد پێی بڵێ کاکەیان دادا منیش وا فێرکرابووینەر بە ناوی خۆمانەوە یەکتری بان بکەین منیش هەر بە دیار بان مەکرد تۆزێ ئەو بە حکمی ئەوەی 7 ساڵێک لە من گەورەتر بوو تۆز ئەجا بڵین من ئەو کاتە بیرم بێستە منم 5 ساڵ 6 ساڵ هەرەو نابووم 7 ساڵیش ئەکاتە تقریبان 13 ساڵ ئەو 14 ساڵ تەمەنی حەزێک کرد پێی بڵم کاکە ڕۆژێکیان وتی ئەگەر پێم بڵێ کاکە جوتێ قۆنەری جوانە بەوە کڕم منیش لەو کاتەیە بەڕاستی قۆنەرە جاری وە هەبوو کە قۆنەرێک جلێکی جوانە بۆ ئەکڕاتۆ ئەو خستە ژێر سەرینەکەەوە ئەو پاراست ئەو نە بەکەمی جلب بەڕاستی لە جەژن و جێژن یان مناسەبات تۆ شتێکی تازە بۆ کراوە کێستان نەبوو منیش قۆنێرم بۆ بکڕە زۆرم پێ خۆش بوو وتم باشە پێتاڵم جوتی قۆنێری سووری دیسکۆی بۆ کڕێم ئێستاژ لە بەرچاومە زۆر جوان بوو ڕەفیقەکانم کە بینیان هەموویان خەریب بووشێتە من نوت خۆزگەمەش براکەم شتێکی وای بۆ بکڕێنایە کە بۆی کەڕێم منیشتم باشە پێتاڵم کاکە فترەیەکی کەم پێم وت وابزانم بەڵام زۆر بیرم نایە چکە مناڵ بووم پێم وت لاانەیە مانەیە ئەونا لە دوایە وتم با ناوی خۆیەوە بانم کردەوە وتی ئەوە چی بخۆ قۆنەرەکانە هەرماوەتە بەڵام چیتەوە سەر ناواکێ خۆم وتم ناتوانم هەستەکەم وادەم ئەمڕا هاتووان ناتوانم بەستە دوایی وتی نا مادەم تۆ ناتوانی منیش زۆرە لێ ناکەم ئیتر دوایی خۆی گەشتە قەناعەتێک کە کاکەودادا ئەمە بەستەنها شتێکە بەناوەکەتەوەیە یان گەورەت ئاکایان ئەو کا بە کەسێکی تر هەموو کەسێ بە ناوی خۆیەوە جوانە پێویست ناکات کەس بە شتێکی کە بە بۆ پێویست ناکات بڵێن مامۆستا دکتۆر نازانم ئەوە بۆ ئەوەی هەموو کەسێ لە مستەوایە کابێت زۆر حەزی بە خوێندنەوە کرد زۆر وەک بیرم بێت لە تەمەنی من ئەونی بیرم بێت چکەم بە حکمەوەی من مناڵتر بووم لەو بەڵام من هەست بکەم لە 13 ساڵی تەمەنی ئەوە 12 ساڵی 13ەوە ئەو مەبینی کتێبێ خوێنەوە زۆر حەزی بە خوێندنەوە کرد زۆر جارە چۆ ژووری میوانەکە دەرگاکەی داخست لای خۆمە جاران ژووری میواندانرا بۆ میوان کەم کەسە چۆنایی ئەویش ئەڕۆشت دەرگاکەی قفڵە کرد ئێمەش زۆر جا بیرمانە کرد حەزمانە کرد بڕۆین وەک برا گەورەیاری لەگەڵکەین قسەی لەگەڵکەین بەس کە ئەچوین ئەیوت ئێوە لە گەرمەی خوێندنەوەیە قەتعەم ئەکەن با تەواو بم خۆم ێمە دەرێ بۆلاتان حەزی نەئەکەرەوە نیە قەتعیکەین چکە هەستێک کرد لە ئێمە پێی ئەبڕین فکرەکانی پێ ئەبڕین باڵە بەردەوام بۆ 2015 ئەخی جار بوو کە بینیم بەس پێش ئەو فترێکی زۆر بوونم بینی بوو بەزەبت ناتوانم بەڵام لەوانەیە 8 ساڵ زیاتر بوو پێشۆنم بینی بوو بە حکمەوەی من دوور بووم زیاتر بەڕاستم ئەم بینی پێش ئەوەش یەک دوو جارێک بە تەلەفۆن قسەمان کرد بەس دوای تەلەفۆنی نەما هیچ شتێکی نەما تەنانەت ئیمەیل فەیسبووک هیچ شتێکی نەبوو ئیتر بەس تەنها هەواڵی مەزانی بەس 2015 کە گەڕامەوە چۆنەڵی وەکو مفاجەیەک بۆ ئەو ئێمە ڕۆشتین بۆ خەندیل بۆ لای زۆری پێخۆش بوو زۆر حەزی ئەکرد لێەوە نزیک بین زۆر هەوڵیشی ئەیە کە ئێمە بگەڕێینەوە بۆ ئێرە ینی من و مناڵەکانم ئەیوت ئێوە بۆ کوردستان بەجێ هێڵن کوردستان بە ئەبێ کوردستان ئێمە هەوڵی بۆ بین ڕزگاری کەین ئەبێ ئێمە دوژمنانمان کوێرکەین چکە گەر ئێمە کوردستان چۆڵکەین ئەوان ئاسانترەتوان داگیریکەن ئەبێ ئێمە لەبێش هەرچیەک زەرەرە نەکردووە هەرچیەک
يعني کۆ کردوێتەوە وەک فکرە وەک هەرچیەک ئەتوانی بێت لێرە بەکاری بێنیت بۆ وڵاتەکەی وڵاتەکەی خۆتی پێ پێشخەیت زۆر چکە من لە بەرنامەما هەبوو بگەڕێمەوە من بە خوێندنەوە زۆر سەرقاڵ بووم لەوێ جامێعام خوێن پێش ئەوە ئەبوایە بخوێنم تاوەکو وەرئەگیرم لە جامێعە ئەوەش هەدەفێک بوو لە ژیانی منە چکە ئەمویست بەڕاستی عینێکی شەهادەیەکی ئێوە وەرگرم بۆی بتوانم ینی ئەوە نەبێت تەنها لە ئەوروپام هەست بکەم شتێکم کردووە چکە لە ئەوروپا بوون ئەوە نییە تۆ تەنها بڕۆی لە ئەوروپا و بڵێم ژیانێکی خۆش هەڵە بژێرم تۆ ئەبێت ئیستیفادە لەو ژیانە شکەیت لەو شتێک کە هات فرسەیە کە هاتۆتە بەردەستە ئیتر من ئەو نەنیە تەواوم کردووە لە بەرنامە مابووێت بگەڕێمەوە ئەو خەمخۆری خەڵک زۆر دڵی ئێمەی خۆش کرد شەی دیار ئەسەفێکی گەورە بوو بۆ ئێمەش و بۆ نەتەوەی کورد لە هەموو شوێنێک بەڵام ئێمە بەو هەموو پشگیریە بۆ هەموو سەرخۆشیە کە بینیمان کە خەڵک چی بۆ ئاکات ئەوە سەبوورێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە چکە هەستمان کرد لە ئێمە نەڕۆشت لە نەتەوەی کورد ڕۆشت لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر تاکێک لە هەر شوێنێکی جیهانە ئاژی چونکە ئەو تەنها کوڕی ئێمە و باشوور نەبوو کوڕی قەندیل نەبوو کوڕی هەموو گەلی کورد بوو